دەستگای هەواڵگری رووسیای فیدراڵ FSB نووسەری چین سونتزوو لە پەرتووکی هونەری جەنگدا دەڵێت هەرچەندە جەنگ ڕەوا و پیرۆز بێت دەبێت ئاگادار بین بەها مرۆڤایەتیەکان ژێر پێ نەخات دەبێت تێبگەین شەڕ تەنیا کوشتن و بڕین و وێرانکاری نییە بەڵکو کارامەترین و پەسەندترین سیاسەتی سەربازی ئەوەیە بتوانی بە کەمترین زیان خاکی نەیارەکەت بگری جەنگ لە ئێستادا فۆرمەکەی گۆڕاوە زیاتر لەلایەن دەستگا هەواڵگریەکانەوە دەکرێت و سیاسەتی وڵات لەسەر ڕێنماییەکانی ئەو ئاراستە وەردەگرێت کەناڵەکانی جاسووسیکردن وەک کۆگایەکی گەورەی زانیارین بۆیە لە کەوتنی هەر وڵاتێکدا یەکەم شوێن لەلایەن دەوڵەتی نەیارەوە دەیانەوێت پێی بگەن دەستگای هەواڵگریە وەک چۆن هەموو وڵاتێک لە دۆخی مەترسیدا دەیەوێت لە بەرامبەر پاراستنی زانیاریەکانی سازش لەسەر زۆر شت بکات هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤیەت بەبوونی دەستگایەکی بەهێزی هەواڵگری وەک KGB لای شارەزایانی سیاسی و سەربازی مایەی شۆکێکی گەورە بوو سەرەتای درستیەکەوتنی سۆڤیەت دەگەڕێتەوە بۆ چاودێری نەکردنی لایەنی پەروەردەیی و ڕۆشنبیری وڵات کە تا دەهات بەرەو لاوازبوون دەچوو بەتایبەت بە بەراورد بە ساڵانی کۆن کە سۆڤیەت ململانەی ئەمریکای دەکرد لە بواری گەردوون و هەوڵدان بۆ گەیشتن بە بۆشایی ئاسمان وەزیری خزمەتی مەدەنی سۆڤیەت دوای ئەوەی ئاشکرای کرد کە جاسووسی ئەمریکا بوو ڕایگەیاند هیچ زانیاریەکی سۆڤیەتم بۆ ئەمریکا نەبردووە لە هەمان کاتدا هیچ زانیاریەکم وەرنەگرتووە تەنیا لەناو سۆڤیەتدا هەوڵمدا پۆستەکان با کەسی نەشارەزا و دوور لە پسپۆڕی خۆیان پڕ بکەمەوە هەر دەرچوویەکی زانکۆم لە بەشێکی جیاواز لە پسپۆڕەکەی خۆی دادەنا تاوای لێهات سۆڤیەت لە ڕووی توانە و قووەتی فکری داڕمە دواتر هەڵوەشاندنەوەی سۆڤیەتی بەدووادا هاتوو سەردەمی تاکجەمسەری ئەمریکا دەستی پێکرد دوای هەڵوەشاندنەوەی سۆڤیەت لە ساڵی 1991 و سربەخۆبوونی کۆمارەکان رووسیا وەک میراتگیری سەربازی و سیاسی و دیپلۆماسی سۆڤیەت درێژەی بەکارەکانیدا بەڵام بە شێواز و ئالێتی جیاواز وەک چۆن سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتن وتی ئێمە هەڵەکانی یەکێتی سۆڤیەت دووبارە ناکەینەوە لە حوتی مانگی 5 ساڵی 1992 رووسیا دەستگای هەواڵگری FSB دامەزراند دەستگاکە لە کۆمەڵێک دەستە و گروپی تایبەت پێک دێت ڕاستەوخۆ لەلایەن کۆشکی کرملنەوە ڕێنمایی وەردەگرن بە جیاواز لە دەستگای هەواڵگری وڵاتانی تر هەواڵگری رووسیا زۆرێک لە شەڕەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تیمە سەربازیەکانی ناو دەستگاکە دەکات کە پێک دێن لە باشترینەکە سەربازیەکان لەپاڵ ئەو شارەزایە وردەی بەرئەنجامی کارکردنیان کۆیان کردوتەوە کارە سەرەکیەکانی دەستگاکە یەکەم بەرگریکردن لە بەرژەوەندیەکانی وڵات دووەم بەرگریکردن و پێشگرتن لە تیرۆر بۆ سەر وڵات سێم پەکخستنی کاری سیخوڕی وڵاتانی تر زۆرترین ڕێگا لە ئێستادا بەکاری دەهێنێت لە ڕێگەی ماڵپەرە ئەلکترۆنیەکانەوەیە لەو ڕێگایەوە توانیوێتی زۆر هاوکێشە لە خزمەتی خۆی دایەکلا بکاتەوە بەشێک لە کردەکانی دەستگاکە ساڵی 2006 دەستگای هەواڵگری بەریتانیا توانی دەستگایەکی پەیوەندی لە شێوەی بەردێک دروست بکات سیخوڕەکان دەیانتوانی لە ڕێگەی ئەو دەستگا لە بەردچووە زانیاریەکان ئاڵوگۆڕ بکەن بۆ ئەو مەبەستە ئەو دەستگایان هەڵدایە باخچەیەک لە مۆسکۆی پایتەختی رووسیا بەڵام دەستگای هەواڵگری رووسیا توانی بیدۆزێتەوە و وێنەی بگرێت دوای ماوەیەک وەک ئیستیڤزازیەک رووسیا لە شاشەکانەوە وێنەکانی بڵاو کردەوە مانگی 1 ساڵی 2012 جۆناسان پاوڵ بەرپرس لە کابینەی حکوومەتی تۆنی بلەری سەرۆکوەزیرانی پێشوو بۆ ڕادیۆی BBC ڕایگەیاند رووسیا هەر لە سەرەتاوە هەستیان کردبوو بە دەستگاکە بەڵام بە مەبەست ئاشکرایان نەدەکرد ئەمەش بڕیاری کۆشکی کرملن هەواڵگری CIA ئەمریکی ڕایگەیاند رووسیا لە ڕێگەی تیمێکەوە دەستی خستۆتە ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەمریکا لە کاتی ڕکابەری هەرێکە لە دۆناڵد ترامپ و هێلاری کلنتن ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا ڕایانگەیاند رووسیا توانیوێتی لە ڕێگەی دەستگای سیخوڕی و 24 ئەکاونتی فەیسبوک توانیوێتی سیخوڕی بکات بەسەر کەمپینی هەڵبژاردنی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن 15 مانگی 5 ساڵی 2013 دەستگای هەواڵگری رووسیا وێنەی دەستگیرکردنی کارمەندێکی بواری دیپلۆماسی ئەمریکای بڵاو کردەوە بە ناوی ڕیان فوجل مۆسکۆ ڕایگەیاند کە ئەمە ئەندامی دەستگای هەواڵگری CIA ئەمریکیە رووسیا بۆ جاری یەکەم توانی ئاشکرای بکات بەشێکی گەورەی ئەو ناوەندانی بە ناوی ناحکومی لە وڵات کار دەکەن بەشێکن لە دەستگای هەواڵگری و زۆربەی ئەو ناوەندانەی لە خاکی خۆیدا قەدەغە کرد